ڕژیمی کۆماری ئیسلامی تۆمەتباری سەرەکی تەقینەوەکەی بەندەری ڕەجایی لە کاتێکدا کە 3 ڕۆژ بەسەر تەقینەوە بەهێزەکەی بەندەری ڕەجایی شاردا تێپەڕیوە، هەواڵەکان ئاماژە بەوە دەکەن کە ژمارەی قوربانیەکانی ئەم ڕووداوە بەردەوام ڕوو لە زیادبوونە. بە پێی دواترین راپۆرتەکان تا ئێستا ناوی 76 کەس لە گیانبەختکردوانی ئەم تەقینەوە بڵاو کراوەتەوە. دوای تەقینەوەکە دووکەڵێکی ڕەش و چڕ ڕۆژاوای ئاسمانی بەندەر عەباسی داپۆشی. وەزارەتی تەندروستی بەهۆی ئەگەری بڵاوبوونەوەی مادە شیمیاییەکانی وەکو ئامۆنیاک، دیۆکسیدی گوگرد و دیۆکسیدی نیترۆژن لە ئاستی شاردا باری نائاسایی ڕاگەیاندووە. قوتابخانە و زانکۆ و فەرمانگەکانی بەندەر عەباس و دەوروبەری داخراون. داوا لە خەڵک کراوە کە لە ماڵەکانیاندا بمێنەوە و پەنجەرەکانیان دابخەن و لە چوونە دەرەوە بەبێ ماسک خۆ ببوێرن. سەرچاوە حکوومیەکان باز لە برینداربوونی زیاتر لە 1000 کەس دەکەن کە باری تەندروستی هەندێکیان ناجێگی ڕاگەیاندراوە. هەر بۆیە بەداخەوە دەبێت چاوەڕوانی بەرزبوونەوەی ژمارەی زیانە گیانیەکانی ئەم ڕووداوە بین. تا ئێستا لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە شێوەیەکی ڕوون زانیاری سەبارەت بە هۆکاری ڕوودانی ئەم تەقینەوە بڵاو نەکراوەتەوە، بەڵام بەڕێوەبەرایەتی کۆمپانیای تایبەتی ئەمبری لەم بارەیەوە بە مێدیاکانی ڕاگەیاندووە کە ئاگرکەوتنەوەکە بەهۆی گواستنەوەی نادروستی باری جۆرێک لە سوتەمەنی ڕق جامد کە بۆ بەکارهێنان لە موشەکە بالیستیکەکانی ئێراندا بەکاردەهێنرێت بووە. ئەم بارە لە مانگی مارسدا بە ناوی کەلوپەلی ترەوە هاتووەتە ناو بەندەرەکە و لەو ڕۆوە کە نەیانویستوە ناوەڕۆکەکەی ئاشکرا بکەن بە شێوەیەکی ناتەندروست و ناستاندارد هەڵگیراوە. زیاتر لە 7000 کرێکاری ژن و پیا و لەم بەندەرگایەدا کار دەکەن و 90% قوربانیەکانی تەقینەوەکە کرێکارانی کۆمپانیەکانی پیشەسازی دەریایی بەشەکانی کۆگاکردن و داگرتن بوون. یەکێک لەو کرێکارانەی کە لەم کۆمەڵگەیەدا کار دەکات بە ڕۆژنامەنووسانی وتووە لێرە کرێکار هەیە تەنانەت پێڵاو و کڵاوی خۆپارێزی نییە و شوێنی کارەکە ناتەندروستە. هەموو ئەمانە دەست ئەدەنە دەستی یەکتر و سەرنجام ڕۆژێک کارەسات دەخڵقێنن. مرۆڤ بەداخەوەیە کە بۆچی دەبێت ئاوە ڕوودا و گەلێک ڕوو بدەن، بۆچی دەبێت کرێکارێک کە خەریکی پەیداکردنی پارۆنانەکە بەم جۆرە ببێتە قوربانی، مەگەر چ تاوانێکیان کردووە. ئەمە یەکەم جار نییە کە بەهۆی کەمتەرخەمی دەست و پەیوەندەکانی دەوڵەت، سەرمایەداران و ڕاندخواران ڕووداوێکی ئاوا کارەساتبار بەسەر کرێکاراندا دەهێنن. لە 5 ساڵی ڕابردوودا لانیکەم 4-5 ڕووداوی لە ئاستی زۆر گەورەدا ڕوویان داوە کە لە هەمویاندا کرێکاران لە زمرەی قوربانیانی سەرەکی بوون. بۆ نمونە نیوەڕۆی ڕۆژی دووشەممە 2 جۆزەردانی ساڵی 1401 بورجی مترۆپۆل کە بەڕانت و واستە بنیاد نرابوو لە شەقامی ئەمیرکەبیر واتە ئەمیری لە ناوەندی شاری ئابادان داڕمە. لەم ڕووداوەدا 43 کەس گیانیان لەدەستدا و 37 کەسیش بریندار بوون کە زۆربەیان کرێکارانی بیناسازی بوون. چارەنووسی خاوەنانی ئەم بینایە ئەندازیاران و معماران و خزمەکانیان وەک هەمیشە بە ناڕوونی مایەوە و تەنها بنەماڵە لاواز و کەمداهاتەکان بوون کە ئەژنۆی ماتەمینی ئازیزەکانیان لە باوەش گرت. سیویەکی خەرمانانی 1403 بڵاوبوونەوەی گازی مێتان لە کانی جۆی تەبەس بووە هۆی گیان لە دەستدانی 53 کرێکاری ئەو ناوەندە و ژمارەیەکشیان تووشی برینداری سەخت و لە کارکەوتویی هەمیشەیی بوون. ئەگەرچی شایەتە ڕاستە و خۆکان وتیان کە کرێکاران پێش لە ڕووداوەکە بۆنی گازیان هەست پێکرده بوو دەترسان، بەڵام ناچاریان کردن بشنە ناو تونێلەکە و هەروەها سەرەڕای ئەوەی کە بە ئاشکرا پێشێلکاری کرابوو کانەکە تەنانەت یەک هەواکێش و ئامێری تاقیکردنەوەی گازی ساغی تێدا نەبوو، بەڵام خاوەنکار و خاوەنکانەکان هەرگیز ڕێیان نەکەوتە زیندان و دەست بەسەر نەکران و چەند ڕۆژ دواتر دەرهێنانی خەڵوزی بەردین و پرۆسەی بەدەستهێنانی قازانج دووبارە دەستی پێکردەوە. جێگەی ئاماژەیە کە بەندەری ڕەجایی بە پێشکەوتوترین بەندەری ئابووری و بازرگانی ئێران دادەنرێت. ئەم بەندەرە کە لە نزیکی تەنگەی استراتیژیکی هۆرمۆز هەڵکەوتووە، گەورەترین ناوەندی کۆنتێنەری ئێرانە. بەشێکی گرنگی هاوردە و هەناردەی کۆنتێنەری ئێران و هەروەها ئەو کاڵایانەی کە بۆ ڕووسیە و ئەفغانستان و وڵاتانی ئاسیای ناوەڕاست ترانزیت دەکرێن لە ڕێگەی ئەم بەندەرەوە ئەنجامدرێن. هۆکاری ئەم ڕووداوە هەرچی بێت ناکارامەیی دەوڵەت و دام و دەستگا پانوبەرین و گەندەڵەکان هۆکاری سەرەکی ئەم جۆرە ڕووداوە دڵسەزێنانن. ڕژێم نەک هەر لە بابەت ئەم ڕووداوەوە تۆمەتباری سەرەکیە، بەڵکو هاوکات بە شاردنەوە و بڵاوکردنەوەی زانیاری ڕاست و دروست بربەست دروست دەکات لە بەردەم ئاشکرابوونی بەرپرسان و سەبەبکارانی ئەم جۆرە ڕووداوانە و بەم شێوەیە ڕێگە بۆ ڕوودانی ڕووداوی هاوشێوە ئاوەڵا دەکات. لە ڕاستیدا ئەم ڕووداوە نیشانەیەکی ترە لە داڕزیوی سیستمێکی
کە لە هەموو ڕوویەکەوە گەیشتووەتە بنبەست. ئێستا بە دوای ئەم ڕووداوەدا دەرکەوتووە کە بەندەرێکی ئاوا گرنگی ئابووری بە ئاستێکی زۆر نزمی بەڕێوەبردن و ڕێخستن بەڕێوە چووە. خاڵە سەرەتاییەکانی ئەمنیەت سەبارەت بە کاڵا سوتەمەنیە مەترسیدارەکان ڕەچاو نەکراوە، ئەوەی کەمایی داخە ئەو گیانە بێتاوانانن کە بەم جۆرە دەبنە قوربانی بێتوانایی ڕژیمێک کە گەندەڵی سەر تاپای داگرتووە. ئێمە بەو پەڕیداخ و پەژارەوە خۆمان بە هاوخەمی بنەماڵە و پاشماوەکانی ئەم کارە ساتە دڵتەزێنە دەزانین و سەرخۆشی خۆمان ئاراستەی سەرجەم کرێکاران و ئەو جەماوەرستەم لێکرا و بێبەشە دەکەین کە قوربانیانی سەرەکی ئەم چەشنە کارە ساتانن. بێگومان هەتا ئەم ڕژیمە مابێت بەردەوام دەبێت چاوەڕێی کارەساتی لەم جۆرە لەم یان ئەو گۆشەی ئێران بین.